بنای خوای گەورە من ئاودێر عەزیز حەسەن عەقید ئاودێر عەزیز حەسەن لێپرساوی نووسینگەی پاسپۆرتی ڕانیە ناسراوم بە ئاودێری مامۆستا عەزیز لە ساڵی 2019 من وەکو بەرپرسی نووسینگەی پاسپۆرتی ڕانیە دەست بەکارم ڕۆژانە هەموو ڕۆژێک لە یەکشەممە هەتا پێنجشەممە ساعات 8 ئێمە دێنە سەر کارەکانمان بۆ خۆمان و ئەفسەران و کارمەندان بۆ خزمەتی هاوڵاتیان. ئەو قەڵەمانە هی 2 ساڵە 146 قەڵەمە و کۆمەڵێکی ترم هەیە لە ماڵەوە بەنیازم هەیکەلێک دروستکەم بەو قەڵەمە. طبعا ئێمە ئەوە چەکی ئێمەیە بەڕاستی هەرچەندە پیرۆزە بەڵام ئێمە بۆ ئاواتەوە بووین کە زیاتر خزمەتی هاوڵاتیان کەین بە هەموو جۆرێک بە هەموو فیداکاریەک بەڵام خوای گەورە ئەو شەرەفمەندی داوە بە ئێمە کە ئێمە بە قەڵام خزمەتی خەڵکەین لە جیاتیەوەی کە بەچەکەکانمان هەڕەشە لە خەڵکەین و زەخت و زۆری لە خەڵکەین بۆیە ئەو فکرێ لەوە یعنی ڕاستی لا ئیرادی بوو هاتەمێشمەوە کە من قەڵەمەکان تر کۆ بکەمەوە 2 ساڵ لەمە پێش 2 ساڵ لەمە پێش وەجبێکی زۆرم داناوە نیازم هەیە ستراکچەرێک هەیکەلێکی ینی ئاوا تیمسالێکی قەڵەم دروستکەم بە گەورەی هەر بەمانە نیە باڵێ هەر بەوە موادێک هەیە سیکۆتین و ئەوانەیە دیارە ئەوانەی کە مختصن بە دروستکردنی پەیکەر و ئەوانە هیوادارم لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێزیچانەوە ئەگەر پەیکەرێک سازێک شتێکی وابێت کە تااقەتی لەوەیشە هەبێ بێن بێکەوە پەیکەرێکی قەڵەم دروستکەین وەکو ڕەمزێک بۆ ئەوەی کە قەڵەم باشترین نووسین باشترین جۆری خزمەتە قەڵەم باشترین جۆری خزمەتە شەرت نییە هەموو شەڕێک بە چەک بکرێت شەرت نییە هەموو سەرکەوتنێک بە چەک بکرێت بۆیە من مادەم بۆ ڕێگەی و قەڵەمەی داهاتوم دەمەوێت احتیمامی پێ بدەم دەمەوێت گەنجانی وەکو بەڕێستان و خوشک و برایانی هاوشاریانمان هام بدەین کە ئەوەنەی کە ڕوو لە قەڵەم و ڕوو لە خوێندن و ڕوو لە علم بکەن ئەوەندە ڕوو لە کات بەسەر بردن نەکەن. ڕێژەی ئەو قەڵەمانە کە لەوانەیە من زیاتر لە خەڵکی دیکە بەکارم هێناوێ مەسەلەکەەوە بوو من لە سلێمانیش لە پرساوی قاعەی پەنجەمۆر بووم لەوێ ئیستیمارەشم ئیمزا دەکرد فایلشم ئیمزا دەکرد دو ئەوە ماوەیەک هاتە سەرەوەی کە پاسپۆرتیش ئیمزاکەم باشە دوای کە بوومە لێ پرساوی پاسپۆرت طبعا ئەو ئیمزانە مدیری هەموو جوازاتێک ئیمزا زۆرەی هەبوو ها مدیری هەموو جوازاتێک بە تایبەتی مدیرێتەکان کە وەکو سلێمانی هەولێر بەغدا ئەوانە زۆر بەڵام دوای من کە هاتمە ڕانیە بۆ حکومەی کەم بووین ئێمە زۆربەی ئیمزاکان بڵێن هیچ سەرە نووسین بۆ خۆم سەرم بۆ هاوڵاتی دەنووسین باشە کە کارمەندمان هەبوو پێرانە دەگەیشت سەرەکەمان دەنووسی دوایی بە هاوکاریمان دەکرد دەبوو ئیمزای کێ بۆ بکەم نووسینێکی بۆ لەسەر نووسمەوە دوایی هەموو شتێکی دیکەیان دەکرد دوای کتابێکی خیان دەکرد هەر بۆ هەمان فایل دوایی دەچوو پەنجەمۆری دەکرد و هاتەوە ئیستیمارەکە دیسان دەبوو مۆر و ئیمزای دیسان لێ بدەمەوە باشە دیسان لەو سەرەوە کە پاسپۆرتەکەی تەواو دەبوو دیسان دەبوو پاسپۆرتەکەش من هەر ئیمزای بکەمەوە لەبەرەوەی کەم بووین ئیمزای 5-6 نەفەران دەکرد ڕاستی ئەوە بۆ کە زۆرترین ینی نووسین کەوتۆتە لای من ئەگەر نا زۆربەی پاسپۆرت نووسینگەی پاسپۆرتەکان پێشتر لە سیستمی پاسپۆرتی ئەیدا چونکە هەم قەڵەم و کتاب و فایل و ئەوانە بوو زۆر ینی زۆریان بەکارهێناوە هەموویان بەڵێنی ئەوە دەدەم کە هەتا من خوێندەواریەک یەک هزرێک لە مێشکی مندا بمێنێ یا بەرپرسیارەتێکم هەبێ ئەو قەڵەمە نەبۆ گەندەڵی نەبۆ واسەکاری نەبۆ کاری نەشیا و ناسایی بەکار نێنم طبعا ئەو بەڵێنە هەر بۆ ئێستانی و ئێستاژ نایدەم ئەو بەڵێنە من زۆر دەمێکە داومە لە ڕابردوودا داومە بەڵام لە داهاتووشدا ئینشاءالله خوای گەورە پشتیوان بێ من هیچ کاتێک شخصیات و حرمەت و کەرامەتی چ قەڵەمەکە و چ خۆشم بە نووسینی دێڕێک بەڕاستی لە دەست نادەم ئامادە نیم کە هەموو سەرۆت و سامانی دنیا ئەگەر بەوەنەی ئەو قەڵەمەوە بە نایاسایی بێتە گیرفانی منیان بێتە بەلای مندا بەڕاستی ئامادە نیم بەکاری بێنم بەس خوا پشتیوان بێ بتوانم خزمەتی گەنجێکی وەکو ئێوە منداڵە شەهیدێک دایکە شەهیدێکی پێ بکەم باوکە شەهیدێکی پێ بکەم کابرایەکی نەخۆش و پەککەوتە و سەرەتانێک و خۆت دەزانی منتقی ئێمە بە تایبەتی چ نەخۆش و گۆڵەوارێکی لێ خزمەتی و خەڵکی پێ بکەم و
ئەگەرنا من هیچ تەمۆحێکم لەو قەڵەمەدانێ بەڕاستی ئیسفادەیەکی مادییان ئیسفادەیەکی پێگەیەکی بەرزیان ئەوەی پێ بکەم تاکە تەمۆح لەو قەڵەمەی کە من هەمە و لە خۆمدا هەمە خزمەت. ڕۆژێک کوڕێکی گەنج هاتە ژوورەوە قەرەباڵغێکی زۆر بوو تایرەکە نیە ینی هەموو بەشەکان زیاد لە 50-60 نەفەر ئاوا بەسەر یەک کابینەوە وەستا بوون. کوڕێکی گەنج خۆتان ئاسایی هات قیت و قۆز هاتە ژوورەوە و منیش چوار هاوڵاتیم لە ژوورەوە لەلا بوو وتی کاکە کوا پرزگە باشە پرزگەت بۆ چییە کاکە وتی وەڵا من نردیان بۆ پرزگە ئیشم وایە و ئیشم وایە وتم کاکە تۆ دەزانی گەشتوویە ژووری مدیر وتی چۆن گەشتومە ژوور مدیر وتم کاکە تۆ شانستەیە ئێستا خەڵگە هەمووی ڕاوەستاوە 200 نەفەر بەس لە پرزگە ڕاوەستاوە ئێستا تۆ پرزگەت تێپەڕاند هاتوویتە ژووری مدیر وەرە با ئیشەکەت بۆ بکەم خوا شانستە هیدایەتە دێ با ئیشەکەت بۆ بکەم. ڕۆژێکیان پیاوێکی پۆشتۆ پەرداخ و جەمەدانێکی لەسەر بوو یعنی زۆر سوورسپی و کەڵەگەت و ئەوانە هات دانیشت و وتی کاگاو دێر چۆنی باشی وتی من یەک ئیشم بەتونیە بەس هاتووم دوو قسان پێ بڵم منش بەڕاستی کتم لەوانەیە گلەیەکی هەبێ نیە لەوانەیە شتێکی دیبێەوە ناخۆشە ئستا گلەیەکی هەبێ لە ڕوودا دەمێنمەوانە وتی کاگاو دێر لە ڕۆژی سەرەگرتن و لە ڕۆژی مەعامەلات و لە ڕۆژی ژوورەکان و هەموو پەنجەرەکانم بۆ خۆم کردووە بەدەستی خۆم کردومە 6 سەرخێزانین هەموو شتێکم کردو بەبێ واستە و بەبێ ئەوەی تەکلیفیش تێ بکەم بەڵام ئێستا کە پاسپۆرتەکانم بەدەستەوەیە هاتووم سوپاست بکەم لەبەرەوەی هەموو کارمەند و ئەفسەرەکانت زۆر بەڕێکوپێکی ئیشەکانیان کردو پێویستی نەبوو من بێم داوا لە جەنابیان لە هەر ئەفسەرێکی دیکە بکەم بەڕاستی من هەمووشە زۆر خۆشە بەلامەوە کابراایەک بەو ڕێکوپێکی و بەو تەرتیبەوە هاتووە دوای هەموو شتێک هاتووە سوپاسی من دەکات هەرچەندە سوپاسی نایەوە ئەرکی سەرشانی خۆمانە بەڵام هەندێک شتەیە خۆشە تامی لێ دەکەی کە قووەتت دەداتی ڕۆژانە.